وەکو میوانێک بەشداریم کرد لەگەڵ گروپی شاخەوانی ناوداران گەشتێکمان کرد بۆ چیای سەفین هەروەک دەبینن کەشەکە بەفراویە زۆر ماندوو بووین بەڵام ئێستا وەکو دەبینن گەیشتوونەتە لووتکە چێژێکی خۆی هەیە یعنی هەستێکی خۆشە کە ئەگەیتە لووتکە هەرچەنە برادەرانم زۆر ماندوو کرد من بەڵام هەستێکی خۆشە کە ئەگەیتە لووتکە. گەشتێکی هاوبەشمان کرد لەگەر هەندە میوانمان هاتن لە شاری هەولێر و دەوروبەری کەوا گەشتەکەمان لە بۆ چیای سەفین بووین 25 ئەندامی چالاک بەشدار بوون بەبێ هیچ کێشە و ناخۆشیەک گەشتەکەمان تەواو کرد ئێستا لە لووتکەی چیای سەفینین. بخير يا جماعة ياسر. شاخەوانی تایبەتەر بۆ گەڕان و سیاحەت نییە زیاد لەوەی ڕاهێنانی کەش و ڕاهێنانی لەش و کەشی لەشە شاخەوانی دۆزینەوەی ناخەوەڕاست. ئەوڕۆ بۆ یەکەم جار لەگەڵ گروهی پیشڕۆ هاتوونێتە گەڵیخانی و زۆریش خۆشگوزەرەوە تا ئالان سعودن کردووە و ئەوە لەنێوردەوەدا بگەڕێنەوەیە لەبەر مەڕی بوو چادرەکەشان لە خوارێ بوو. Так сам фотку. Только не торопитесь. Для меня это закаливание в первую очередь, для здоровья, для иммунитета, ну и для инстаграма красивые кадры, конечно. Ну это просто замечательно, бодрит, вы видите, мне даже почти не холодно сейчас на воздухе. До очень холодно было. Я считаю, что укрепляет иммунитет. И вам советую. Правда скользкая. Я сейчас проживаю в Москве. Крещенским купанием я занимаюсь, наверное, уже лет 20. Хожу на крещение. Но для меня это, во-первых, определенный есть такой ритуал у нас в России, что надо искупаться, чтобы быть целый год здоровым, чтобы себя хорошо чувствовать. Вот. А второе, это такой вид закаливания. Ой.